لە درێژەی کار و چالاشیەکانیان بۆ سەرخستنی لیستی ١٠٤ کۆمەڵی ئیسلامی، ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵ بە ئامادەبوونی جەماوەرێکی بەرچاو کۆڕێکی جەماوەریان بۆ سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان ساز کرد. لە بانگەشەی هەڵبژاردن بۆ لیستی ١٠٤ کۆمەڵی ئیسلامی و کاندیدەکانی ئەوڕۆکە میوانداری بەڕێز کاک سۆران عومەرمان کرد کە لە ئێوارە کۆڕێکدا باسی لە گۆڕانکاری کرد و چۆنیەتی گۆڕانکاریکردن لە ناو کۆمەڵگەدا. سۆران عومەر لە کۆڕەکەیدا تیشی خستە سەرەوەی هاوڵاتیان ئەو دەرفەتەیان هاتۆتە پێش کەوا دەستەڵاتدارە گەندەڵەکان سزا بدەن، کەوا بەردەوام خەڵکی کوردستانیان برسی کردووە و چەوساندویانەتەوە. پێویستە بەدەنجی خۆیان نوێنەرە ڕاستەقینەکانیان لە کۆمەڵی ئیسلامی کوردستان هەڵبژێرن. بینیوتانە بە سێ نوێنەری ئێمە لە بەغدا، مامۆستا ئەحمەد و کاکزانا ڕۆستایی و مامۆستا سەلیم شوشکەیی قەڵایەکی گەورە بوون بۆ خەڵکی کوردستان لە بەغداوە لە هەموو ئەو کاتانەی کە پێویست بووە لە سەنگەری بەرگریکردنا بن لە خەڵکی کوردستان بەبێ جیاوازی بەرگریان کردووە. سەیرم لێدێ خەڵکێک بستە ئەرزێکی نەبێ لەم هەرێمی کوردستانە لەسەری بژی بچێت دەنگ بداتەوە بە یەکێک کە بە سەیارە بە ماڵەکەیە 1 سەعات بگەڕێیت ناتوانی هەمووی ببینی. ئەمە سەرۆکی حکوومەتەکەت بێ بچی دەنگ بدەیتەوە بە نوێنەرەکانی کە ئەو حیزبە دایناوە پێیشت وابێ گۆڕانکاری دروستە بێ نەوەڵا هەتا ماوی ئەبێ بێ بستە خاک بی بێ بستە زەوی و بێ شوێنی نیشتە جێبوون بی لە هەرێمێکا دەنگ بدەی بە سەرۆکێک دەنگ بدەی بە جێگری سەرۆکێکی حکوومەت کە هەردووکیان لەسەر تاڵانکردنی ئەم وڵاتە دەستیان تێکەڵ کردو و باکیان بە ژیانی خەڵک نییە. 1 مانگ پاسەوانەکانی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت نەسریەکەیان کە وەری ئەگرن بە قەر موچەی 8 ملیۆنی 2 ساڵ و نیوی ئەندام پەرلەمانیەکە. ئەلەم کاتاکە قەیرانی داراییە لە کاتێکا پەرلەمانتار ئێستا 8 ملیۆن وەرناگرێت لە 175 موچەکەی بڕدراوە. تۆ بێ جارێکی تر باوەڕ بەوە بهێنی پارە نیە لە وڵاتە دەنگ بدەیتەوە بەمانە داواش بکەی بۆ گۆڕانکاری دروست نابێ بۆیەوە داکۆچی لە خەڵک ناکەن بۆ مۆزعە چاک ناکەین. ئەم مۆزعە چاکەکەی نەگەر ئێوە پشتیوان بن. بەقەدەر ئەوەی ئێوە پشتیوانمان لێ بکەن ئێمە دەتوانین مافەکانتان بۆ وەرگرینەوە ئەو مافانەی کە هەمووی کەڵەکە بۆتە سەرێک ئەگۆ پرسیارەشی لە خۆتان ناکەن لەبەرچی هیچ مشکلەکی بینی هەرێم و بەغدا چارەسەر نەبووە لە 2005ەوە. ئەگەر ئەو بەڕێزانە بۆ چارەسەری کێشەکانی خەڵکی کوردستان لەوێبان ئێمە ئێستا کە پەرلەمانێکی نوێ هەڵەبژێرینەوە ناچین لە 2005ەوە پێدا بینەوە چەند مەشاکلەنە هەمووی خربیتەوە سەرێک دەبێ ئێستا ئێمە چارەسەری بکەین. چاوەڕوانی سەرکەوتنەشی گەورە بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی دەکەین بە پشتیوانی خوای گەورە بە دەنجی ئێوە. کۆمەڵی ئیسلامی کوردستان خاوەن هەڵوێستی خۆی بووە و هەمیشە لەبەرەی گەلدا بووە و ئامانجیەتی ژیانێکی خۆشگوزەران بۆ هاوڵاتیان دابین بکات. بۆیە ئەوەی پێویستە لەسەر هاوڵاتیان ئەوەیە دەنگ و متمانەی خۆیان بە کۆمەڵ بدەن. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی خەلیفان.